و دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەت توانیتی بڕیارێکی بوێرانە بدات و وعدی خۆی بباتە سەر وەکو مامۆستای وانەبێژ و دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەت توانیتی بڕیارێکی بوێرانە بدات و وعدی خۆی بباتە سەر کە وعدیدا بۆ مامۆستایانی وانەبێژ لە ماوەیەکی دیاریکراودا ئێمە بکاتە گرێبەست و گرێبەست بوون هۆکارێکە بۆ ئەوەی کە 38,000 خانەوادە لە کوردستان دڵخۆش بێت کە ئەم بڕیارە جێگای دڵخۆشی بوو کە سەرجەموانە بێژان توانیان بگەنە ئەو مافەی کە مافی سەرەتایی خۆیانە کە خاوەنی بڕوانامن لە خاچی کوردستان بتوان خزمەت بکەن لە بواری پەروەردەدا بتوانێت بڕیارێکی واجەری ئانە بدات ئێمەش هەموو کاتێک خۆمان بە خزمەتی خاک و نیشتیمان ئەزانین پەروەردەی پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گرنگ و هەستیارە لە هەر وڵاتێک و دام و دەستگایەکدا کە دام و دەستگایەکی گرینگە بەرەو پێش بچێت وە جەنابیان لە ساڵانی ڕابردوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ توانیویانە بەرەو پێشچوون لە پەروەردەدا بکەن و بتوان خزمەتێکی باشتر بە پەروەردە بکەن و ئەمەش هۆکارە کە ئێمە دەستباری ئەوان هاوکار بین و خزمەتکار بین بۆ خەڵکی خۆمان و بتوانین لە ڕێگەی وانەبێژی و سوودێک بە هاوڵاتیانی خۆمان بگەێنی.